داخرانی دووسایدی هەریر شەقڵاوەیە لەلایەن ئۆتۆمبیلانی بارهەڵگر بەهۆی ئەوەی ڕێگا بازرگانیەکانیان لێداخراوە. ئەوانیش دووسایدی هەریر شەقڵاوەیان داخست و بۆ 3 کاتژمێر هاتوچۆکردن بۆ هەولێر وەستێنرا. گرفتمە مامە ئەوەیە بە خۆت تەمەشاکی ئەو ڕێگانیا تەمەشاکی ڕێگای بەخوای کەروباریش نییە بەناو ماڵاندا دەچین و زازام و قەبیل دەکا و خەڵکەیە ئەوە ڕێگای ترێلە نیە ترێلە هاتیە بۆ دەشتایی بۆ سعرایە بۆ هیچ کە ناتیەوە بەناو چیا و چۆل و هەرچی باسک و تەلانەمەمە پێدا هاتینە لەلا کوردستان. یعنی ئەو هەموو ترێلایە هەموو بەرەسەر یەک ڕێگای هەولێر بۆ سولەیمانی دوو دەوڵەتە کاکە تورکیا و ئێران دوو دەوڵەتە بازرگانیان بەو ڕێگایە وەرە بخۆی تەمەشاکێ سارە لێ بەستە ناکەویت و پایامەکەشمان ئەوەیە ڕێگایکی ڕسمیمان لۆ بکەنەوە جاایە کۆی بێ سماقولی بیتن یان بە هەر چار ڕێگای بکەنەوە کاکە بەخوای قەلەباڵغی ناکەفتە هەرسەر هیچ ڕێگایکی. شۆفێران دەڵێن لە کۆی 4 ڕێگای سەرەکی ئاڵوگۆڕی بازرگانی ئەوان هیچ ڕێگایان بۆ هاتوچۆکردن نەماوە و داوای چارەسەر دەکەن. گرفتی ڕێگامان هەیە حتا بڵێ گرفتی ڕێگا کێشە مشکلەمان هەیە فەرمۆشەکە بووینە عازل بەسەر ئەو خەڵکەیەوە ئەن ئەو خەڵکەش لەمە بێزار بووە ڕوو لە هەر شوێنیشی دەکەین خەڵکی لەمان بێزار بووە کاکە داوا لە حکومەت دەکەین داوا لە سەر شەرم دەکەین داوا لە هەموو کارۆسانی دەکەین پارتی و یەکێتی هەردوو لە ئەوان ئەوڕۆ لەو ساعانە کاکە بەهەر لاقر خەمەشی ئەلو خەڵکی بخۆن ئەوی لەو ڕێگایە فەقیر و هەژار داماوە ئەوی دەبینی سارە پێ هەموو ساقی چی خۆی نییە هاتو بۆ دوو نێر ببژێ ماڵ منداڵی ئێوە دەبینی فەرم ئەمن لە دوێنەوە سعات 4 شێ هاتومە دەرێ ئەوە ڕۆ چەندە دوو ڕۆژ و شەوەکە فەرم لەسەر ڕای ئەوە سارم چی بەسەر هاتووە ئەوە تا زەربەی 2.5 ملیۆن پێکەوتووە ئی خۆم نە ساقم لە 3 ڕێگا ڕسمی ئەو ڕێگای لاوەکی هەیە بۆ تڕێلەی بەڕاستی ئەوە جێ تڕێلەی نییە بە هیچ زۆر جێ سارەی بارهەڵگری نییە لەبەر ئەوەی سارەی بارهەڵگر دەبێت شوێنی خۆی هەبێ شوێن تایبەتی خۆی هەبێ نەک ئەو ڕێلاوەشیانە کاکە لە مەترسی دای ئاگرا ئەتو لەناو ئاگردێ برای من بەڕاستی لەناو ئاگردای یعنی ئێستا ئەو تانشیە قەدەری خوای لە ویستی خوای لەسەر بێ سارە لێک دە ڕێک ئاگردەکە تو مادووران دەبێ کاکە. خراپبوونی ڕێگاوبان و هاتوچۆی زۆری بارهەڵگران گونوێشینانی ڕێگای مامەجەلکا بێزار بوونا بۆیە ئەوانیش ڕازینین ئەو بارهەڵگرانە بە ناوچەکەی ئەواندا هاتوچۆ بکەن. بەهۆی داخرانی ڕێگای کۆیە هەولێر و ڕێگای بالیسان و ڕێگای هیران و نازەنین تەنیا یەک ڕێگا بۆ ئاڵوگۆڕی بازرگانی ماوەتەوە ئەویش ڕێگای مامەجەلکەیە کە پڕیەتی لە گرەفت. ئازادۆمەراوی کەناڵی ئاسمانی پەیام قەزای شەقڵاوە.